شەشەمین فستیڤاڵی ڕۆژی کەلارە لە 28 شوباتی ساڵی 1970 بە مەرسومی کۆماری ئەو کاتی دەسەڵاتی عێراق گوندێک دەکرێتە قەزا بە ناوی کەلار. لە یادی ئەو ڕۆژەدا ساڵانە لە کەلار چالاکی ڕێک دەخرێت و ئەم ساڵیش بە ناونیشانی توانە ئەمرۆیەکانی کەلار سەرچاوەی گەشەکردنێتی شەشەمین فستیڤاڵی ڕۆژی کەلار ئەنجام درا. ئێمە لە ئیدارەی شارەکە و لەژنەی باڵای شارەکەش ئەم داواکاریانەی خەڵکی شارەکە جارێکی دەخێنە ڕوو بەو ئومێدەی حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر جێبەجێکردنیان بکات. یەک، تەواوکردنی دووسایەتی کەلار سلێمانی کە لە ئێستادا کارکردن تیادا زۆر سستە لە 160 کارەکانی تەواو بووە. تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوە ڕاگیراوەکانی کەلار و ناحیەکانی کە زیاتر لە 30 پرۆژەن. کرتاوکردنی تەواوی گەڕەکەکانی کەلار کە 36 گەڕەکە تەنها نیوەی کرتاو کراوە. شارەکە لە ئێستادا ناوەندێکی گرنگی ئابووری و بازرگانیە لە هەرێمی کوردستان. ئەمە شوای کردووە گەشەی مرۆیی خێرا بەخۆ ببینێ و بە جۆرێک ئێستا ڕێژەی دانیشتوانی شارەکە 240,000 کەسی تێپەڕاندووە و سیمای شارەکە تەواو وێنەی پارێزگایەکی تری هەرێمی کوردستان بەدیا دەخات. کەلار ناوەندی ئیدارەی گەرمیانە و شارێکی گرنگ و پڕبایەخی هەرێمی کوردستان و عێراقە. قەڵای شێروانە و ڕووباری سیروان سیمایەکی جوانی بە شارەکە بەخشیوە. سروشتێکی جوان و دڵڕفێنی هەیە. خاوەن مێژوویەکی دەرەوشاوە و پرشنگدارە لە گیانفیدایی و بەرنگاری لە پێناو ئازادی خاک و وڵات. لەبەر قارەمانەتی خەڵکەکەی و پەروەردەی شۆڕژگێڕانە و بەگژاچوونەوەی زڵم و زۆری دوژمنانی وڵاتەکەمان زۆرترین ئازار دراوە کەچی هەر نەکەوتووە و چۆکی دانەداوە. دیبەیتی ئابووری و داڕشنەوەی پلانێکی نوێتر بۆ زیاتر بوشانەوە ژێرخانی ئابووری و ڕەوتی زانست و هونەر بەشێکی تری چالەکانی ئەم ساڵی یادی کەلار بوون. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.